بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ئێستا دەرکەوت لە لای هەموو لایەک ڕوون و ئاشکرایە مانگی داهاتوو ناکرێ بەڕێوە بچێ هەروەها ئەمە لە لایەک لە لایەکە درێژکردنەوەی تەمەنی میدیای کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەوەش بابەتێکی ترە ئێمە لەسەر ئەم بابەتانە هەمووی قسەی زیاتر لەگەڵ میوانەکەمانەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە بەڕێز دکتۆر عیماد شەوتان باش سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 ئێستا ئەوە دەرکەوت کە ناتوانن ئێوە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکەن کە لە مانگی داهاتوودا ئەنجام بدرێت باشە بەلای ئێوەوە دەبێت نزیکترین کات بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کەی بێ؟ بڵێ سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیدا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بەردەوامە لە کاری لە سنتەرەکانی تۆمارکردن لە تۆماری بایۆمەتری و کاتی دەنگدانی دەنگدەران بەڵام ئەوەی کە ڕوویدا لە ڕاستیدا کۆمیسیۆن ناتوانێت لەو وادەی کە دیاری کراوە لەدەی حوزێران هەڵبژاردن ئەنجام بدات پێویستە ڕێکەوتنێکە بێت لەسەر وادەیەکی نوێ بکرێت چونکە کۆمیسیۆن ئەم پرۆسەی وادەی دەستچەرکرد نوێ بۆ لایەنەکان جێدەهێڵێت ئەو دیاریکردنی کاتێکی دیاری کرا و بە گوێرەی یاساکان بۆ ئێمە گرنگە وەک دەزانن کەوا پەرلەمانی عێراقی خوێندنەوەی دووەمی بۆ درێژکردنەوەی کاری کۆمیسیۆن ئەنجام داوە کە لە هەفتی تەمموزی 2024 کۆتایی دێت کەواتە درێژکردنەوەکە بۆ ماوەی 6 مانگ دەبێت تاوەکو سەرپەرشتی پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کات لە وادەی نوێدا ئەو کاتە وادە نوێکە دەستنیشان دەکرێت واتە لەو 6 مانگەی داهاتوودا کەواتە دکتۆر عیماد ببوورە ینی ئێوە لانی کەم چەندتان نەوێ ینی 4 مانگ 6 مانگ پێویستانە تاکو بتوانن ئامادەکاری تەواو بکەن و سەرپەرشتی هەڵبژاردنەکە بکەن؟ بەڵێ 4 مانگ بەسە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چونکە کۆمیسیۆن پێشتر ئامادەی هەبوو بەشێک لە ڕێکارەکانی جێبەجێ کرد و بەشێک لە ئامادەکاریەکان بە گوێرەی خەشتەی کار جێبەجێ کراون و ئەنجام دراون بۆیە کۆمیسیۆن بەشێکی زۆری کارەکانی جێبەجێ هەنگاوێکی گەورەی ناوە بۆ جێبەجێکردنی ئامادەکاریەکان لە چەند مانگی داهاتوودا ڕابردوودا ئەو 4 مانگی داهاتوو کیفایەت دەبێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. زۆر باشە دکتۆر عیمادیەوە ئاماژەشتان بەوەدا پەرلەمان خوێندنەوەی دووهەمیشی بۆ درێژکردنەوەی تەمەنی کۆمسیۆن ئەنجام داوە ماوەتەوە دەنگدان لەسەری پێتان وایە زۆر بە ئاسانی لە پەرلەمان دەنگ لەسەر ئەم بابەتە بدرێت؟ پێمان وایە کە بم شێوێت دەبێت چونکە کات لە بەردەمدایە کات ماوە بۆ درێژکردنەوەی یەکەم بۆ ئەنجومەنی کۆمەسیاران لە هەفتی تەمموزدا پێمان وایە کەوا لە ماوەی درێژکردنەوەدا کە پەرلەمان کارەکان درێژ دەکات لە پشووی یاسەدانە لە ماوەی مانجێکدا لەم ماوەیەدا پرۆسەی درێژکردنەوە یەکلا دەکرێتەوە بۆ ئەنجومەنی کۆمسیاران تاوەکو هەفتی یەشی ساڵی 2025 کەواتە لەم ماوەیەدا ئەنجومەنی کۆمسیاران و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەتوانێت سەرپەرشتیاری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکات لە وادەی کە بۆی دیاری دەکرێت. زۆر باشە بەڵام دکتۆر عیماد بۆ خۆش و داگاداری دوێنێ بەهۆی ئەو گرژ و ئاڵۆزیانەی لە ناو پەرلەمان دروست بوو سەرۆکی پەرلەمان یاخود جێگری سەرۆکی پەرلەمان دانیشتەکانی بۆ کاتێکی نادیار هەڵگرت پێت وایە پەرلەمان بۆ درێژکردنەوە یاخود بۆ دەنگدان لەسەر درێژکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بتوانێت کۆ ببێتەوە و دەنگ لەسەرەوە بدات؟ ئەنجومەنی ئەوەی کە ڕوویدا ئەمە بابەتێکی دیکەیە پەیوەستنیە بە درێژکردنەوەی ئەنجومەنی کۆمسیاران وەک دەزانن بەگەشت لەسەر ئەوەیە کەوا خوێندنەوەی دووەم بۆ درێژکردنەوەی کاری کۆمیسیۆن کراوە لە کۆبوونەوەی دوێنێدا پێمان وایە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم پرسە یەکلا دەکرێتەوە لە کۆبوونەوەیشی دیکەی پەرلەماندا و دەنگ لەسەر درێژکردنەوەی کاری کۆمیسیۆن دەدرێت لە خوێندنەوەی سێمدا و دەنگی لەسەر دەدرێت.
زۆر باشە دکتۆر عیمادوەکو خۆشتان ئامادەتان پێدا ئێستا بۆ مانگی داهاتوو تقریبا نەتوانین بڵێن مەحاڵە هەڵبژاردن ئەنجام بدرێ وەکو خۆشتان گوتان 4 مانگتان پێویستە بۆ ئەوەی بتوانن خۆتان ئامادە بکەن و سەرپەرشتی هەڵبژاردن کەواتە ئێستا ئێوە چاوەڕوانی فەرمانێکی تری سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەن بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان ئەگەر بە کورتی دووبارە بکەیتەوە ببوورە پچرانێک هەبوو لە دەنگەکە زۆر باشە ینی من ئەگەر بە کورتی پێت بڵێم کەواتە ئێوە لەو حاڵەتەدا کە کۆمسیۆن تەمەنی درێژ دەکرێتەوە ئەنجومەنی کۆمسیاران تەمەنیان درێژ دەکرێتەوە لەم حاڵەتەدا ئێوە چاوەڕوانی فەرمانێکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەکەن تا ڕۆژی هەڵبژاردن دیاری بکات لە ڕاستیدا نەک تەنها ئەو ماوەیە کە من باسم کرد وەکو بە نزیکەی باسەکەن وادەکە بەڕێکەوتن دەبێت لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمسیۆنی هەڵبژاردن بۆ دانیشتنیشانکردنی وادەیەکی نوێکە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە ڕاستیدا ئەم وادەیە لەو ماوەیە دەبێت لە ماوەیەکی دیاریکراو دەبێت کە کاری ئەنجومەنی کۆمسیاران کارەکەی درێژ دەکرێتەوە واتە ڕەساوی تەواوی ئامادەکاریەکان دەکرێت هەندێک سکاڵا هەیە ڕەنگە بابەتی پەسەندکردنی ئەنجامەکان کەواتە پێویستی ئەمەش پێویستی بکاتە دوای هەڵبژاردن لە منکاتە ئەمە بەڕاستی هەمویان ڕەچاو دەکرێن لە کاتی دەستنیشانکردنی وادەی هەڵبژاردننی وادەی داهاتوی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کەواتە دکتۆر عیمادیانی لە هەموو حاڵەکە بەڕای ئێوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پاش ئەوەی تانەکان یەکلایی کرانەوە ڕێکەوتنی لایەنەکان کرا ناچێتە ساڵی 2025 ئەم ساڵ ئەنجام دەدرێت ئەمە بابەتە دەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمسیۆن ئەوەی کە دەکرێت بەڕێکەوتن دەبێت کە دادگای فیدرالی ئەو کە سکاڵایی پێشکەشکراون سەبارەت بە هەڵبژاردن تاوەکو ئەو وادەی کە نیشان کراوە زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەخۆ لە بەغداوە لەگەڵما بووی سوپاس بۆ ئێوە شەوتان باش